زانكۆی پۆلیتەكنیكی سلێمانی میوانداری دووەمین كۆنفرانسی نێودەوڵەتی کرد بە ناونیشانی ئێمە پلان بە ستراتیژیانە دادەڕێژین بۆ بەڕێوەبردنی قەیران و چارەسەرکردنی کە بە هاوبەشی لەگەڵ زانكۆی کوردستان نیسنە و بە هاوکاری زانكۆی سلێمانی بەڕێوەچوو. کۆنفرانسەکە بە چاودێری دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە هۆڵی بۆنەکانی هۆتێل تایتانیک لە شاری سلێمانی و بە ئامادەبوونی نوێنەری جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون عەلیەمین سەرۆکی زانكۆی پۆلیتەکنیکی سلێمانی و دکتۆر فەردین ئەخلاقیان سەرۆکی زانكۆی کوردستان سنە و سەرۆکایەتی زانكۆی سلێمانی و دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی و جێگیری پارێزگاری سنە و سەرکۆنسڵی کۆماری ئیسلامی ئێران و ژمارەی زۆر لە مامۆستایانی زانكۆ و توێژەرانی ناوخۆیی و بیانی و میوانان بە وەستانی ساتێک بۆ گیانی پاکی شەیدان دەستی بەکارەکانی کرد. لە سەرەتادا دکتۆر کازم فەرەج سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنفرانس وتاری بەخێرهاتنی پێشکەش کرد و ڕایگەاند بە هەوڵی هەر سێ زانكۆی ناوبرا و ژمارێکی زۆر توێژینەوە لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان بەدەست لیژنەی زانستی کۆنفرانس گەیشتووە کە 37 توێژینەوە قبوڵ کراون و پێشکەش بکرێن. لە 75 پوختەی توێژینەوە کە لەلایەن توێژەرە بەڕێزەکانەوە پێشکەش کراوە لە دەرەوەی وڵات و لە ناوەڕاستی عێراق و لە هەرێمەوە. پاش هەڵسەنگاندنی توێژینەوەکان لەلایەن ئەکادیمیستیانەوە توانرا 37 توێژینەوە هەڵبژێرێت کە شیاون بەم کۆنفرانسە لە بوارەکانی کارژێڕی کار، دارایی و ژمێریاری و ئابووریدا. پاشان لەلایەن پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون عەلیەمین سەرۆکی زانكۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە ناوی خۆی و سەرۆکی زانكۆی سلێمانی و تارێکی پێشکەش کرد و تایدا بەخێرهاتنی گەرمی میوانانی کۆنفرانسەکەی کرد و خۆشحاڵی خۆشی دەربڕی بە هەماهەنگی نێوان سێ زانكۆی کوردستان و یەک هەڵوێستیان لەسەر ڕوبەڕووبوونەی قەیرانە هاوچەرخەکان کە لە ئێستادا ناوچەکەی گرتووەتەوە. قەیرانەکانی ئەم ساڵانەی دواییش کاری کردە سەر پێکهاتەی سۆسیۆلۆژی و لە هەندێ باریشدا کاری کردە سەر ڕۆڵ و پێکهاتەی تاک و کۆمەڵگا لەسەر ئاستی هەموو مەیدانە جیاوازەکانی ژیان. لە سۆنگەی ئەم بیرۆکەیەمانەوە ئێمە وەکو زانكۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوبەشی لەگەڵ زانكۆی کوردستانی سەنەندەج و زانكۆی سلێمانی بە ئەرکی هەنووکەیی خۆمان زانی کە ببینە بەشێک لەو مەسەلەیە ژیاریەی مەزنە و خۆمان بە خانەخۆی زانست ناوزەند کردووە. بۆیە بەو پەڕی خۆشحاڵیمانەوە لەسەر ئاستی لۆکاڵی و نێودەوڵەتی ڕۆڵ و پێگە و کاریگەری خۆمان هەبێت لەسەر هەردوو بابەتی ئاماژە پێکراوە. لە بەشێکی تری وتارەکەیدا سەرۆکی زانكۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئاماژەی باسەنگ و گرنگی ئەم کۆنفرانسە کرد کە بەگشتی دوو بابەتی سەرەکی دەخاتە بەر توێژینەوەی زانستی. یەکەم شێوازی دروستکردنی بازنەیەکی ئابووری کە لەسەر ئاستی لۆکاڵی پارێزگاری لە خودی نیشتیمان و پێکهاتەی نەتەوەی میلەتان دەکات. دووهەم میکانزمی زانستی بۆ پارێزگاریکردن لەو بازنە ئابووریەیە لەسەر ئاستی جیهان. دواتر پانێڵەکانی ئەم کۆنفرانسە بە هاوبەشی نێوان هەردوو زانكۆی پۆلیتەکنیکی سلێمانی و کوردستان سنە دەستی پێکرد. لە پانێڵی یەکەمدا گفتوگۆ لەسەر ئابلوقەکانی سەر ئێران و کاریگەریان بۆ سەر هەرێمی کوردستان کرا. اتفاقاً زۆر شت لە ئەلان زۆر لە نیازمەندەکانی ئێران ئەکرێت لە کوردستانی عێراق و تامین بکرێت بۆ ئێران. لە ڕۆژی یەکەمی کۆنفرانسەکەدا 17 توێژینەوە پێشکەش کران کە توێژەران لە ڕێگەی توێژینەوەکانیان تیشکیان خستە سەر شرۆڤەکردن و شیکارکردنی واقعی ئەکادمی و زانستی قەیرانەکان کە ڕوبەڕووی ناوچەکە بۆتەوە لەگەڵ دۆزینەوەی ڕێگەچاری گونجاو بۆ بەدەستێنانی هەماهەنگی کارە لە نێوان ناوەندە ئەکادیمیەکان و کەرتی تایبەت و گشتیدا لە ناوچەکە. سوقی وەڕاقی مالی یەکێکە لە داینەمۆکانی عەجەلەی اقتصادی. لەبەرەوە من بە توێژینەوەکەم توانیمە بگەمە ئەوەی کە ئیفساحی مەحاسەبیان ئاشکراکردنی زانیاری مەحاسەبیەکان کە تایە خەڵکانێکی زۆر مستەفیدن لە معلوماتە مەحاسەبیانە کە دەرئەکەوێت لە ضمنی قەوائم مالیەکانە. ئەم قەوائم مالیانە لە دنیای پێشکەوتووە ئیسفادەی لێ ئەکەن و ئێمەش تەمەنا ئەکەین کە ئێمە بینە وڵاتێک کە ئیسفادە لە قەوائم مالیەکان بکەین. من وەکو توێژەرێکیش بە توێژینەوەیەک بەشداریم کرد کە لەژێر ناونیشانی ئاراستەی ئیستراتیجی و چۆنێتی پەیوەندی ئەم ئاراستە استراتیجیانە بۆ بەکارهێنانی شێوازێکی زانستیانەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان لە ئێستادا. پرایڤەتیزیشن یان بە عەرەبی خەسخەسە و بە کوردیش بە تایبەتیکردن کە بابەتێکی زۆر گرینگە لە بواری ئابووریە
ئاستی کۆنفرانسەکە زۆر بەرز بوو و هەروەها میوانداری زانكۆی پۆلیتەكنیک زۆر باش و زۆر سپاسیانەکەین بۆ ئەو ڕێخستنەوە هیوادارم بەردەوام بین لە کارەکانیان. لە ڕۆژی دومی کۆنفرانسەکەدا لە سێ هۆڵی جیاوازی هۆتێل تایتانیک زیاتر لە 20 توێژینەوەی دیکە پێشکەش کران و تێیدا چەندین سەرنج و پێشنیار لەلایەن ئامادەبووانەوە خرانە ڕوو. دواتر گروپی میوزیکی لۆر ئاهەنگێکی گۆرانی و مۆسیقای ڕەسەنی کوردی پێشکەش بە ئامادەبووان کرد. لە کۆتاییدا دکتۆر کاسم فەرەج پێشنیار و ڕاستپاردەکانی کۆنفرانسەکەی خوێندەوە و بە دابەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ توێژەران و لیژنە تایبەتمەندەکان و بەشداربووان بە سەرکەوتوی کۆتایی بەکارەکانی کۆنفرانسەکە هات. ژانی باسا کۆنفرانسی پێشوو لە شاری سنە و باوبەشی زانكۆی پۆلیتەكنیکی سلێمانی بەڕێوەچوو. لە ئێستاشدا هەردوو زانكۆی ناوبراو کار بۆ ئەنجامدانی سێم کۆنفرانسی نێودەوڵەتی دەکەن و دەیانەوێت بە شێوەیەکی ئەکادیمی و بە پێشکەشکردنی توێژینەوەی زانستی کار بۆ چارەسەری قەیرانەکان بکەن.